بەناوی خدای بەخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستان سەلام و ڕەحمات و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانی لە ئاڵلقەیەکی تری تازەی بەرنامەی ڕچەی زانایان لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستدا دەبین. خۆشەویستان ئێمە لە ڕچەی زانایان لە خزمەتی ئەو مامۆستا عەزیزانەدا دەبین کەوا گەڕانەوە بەر ڕەحمەتی خوای گەورە توڵی تەمەنی خۆیان لە خزمەتی گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلام و لە خزمەتی میحراب و مینبەر و حوجرە و پێگەیاندن و تێگەیاندنی قوتابیان و هەروەها فەقیهیان سەرف کردووە. خۆشەویستان بۆ ئاڵلقەی ئەمجارەی بەرنامە لە خزمەتی مامۆستای پایەبەرز، مامۆستای زانا، مامۆستای تەقوادار و مامۆستای ئەهلی عیلم و عیرفان بەڕێز مامۆستا مەلا بەهائەدینی خەتەی خوای گەورە دەرەجەی عالیکە گۆڕی پڕ بکا لە نور. خوازارین کە بتوانین بە شێوەیەک لە خزمەتی جەنابی مامۆستا بین کە لایق بە ژیان و هەروەها ئەو تەمەنە پڕ زێڕنەی جەنابی مامۆستادا بین. ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە سوودمە بن لە سەری هەمیانە گەرەکمانە کە ڕەزامەندی خودای گەورە بەدەست بنین. ئەوەی ئەزیز و خۆشەویستیش تا دواساتی بەرنامە بینەرمانە. ژیاننامەی مامۆستا مەلا بەهائەدینی خەتی. ناوی مامۆستا بەهائەدین ئەحمەد عەبدوڵڵا ئیبراهیم. ڕەسەڵەکی خانەوادەکەیان لە گوندی خواجە عەلی ئێرانەوە هاتووە و دواتر باپیرە گەورەی لە گوندی سینگوڕەی ناوچەی باڵەکایەتی گیرساوەتەوە. لە پاشاندا باپیری باوکی کە ناوی مەلا ئیبراهیم بووە لە گوندی کونەفلوسەی ناوچەی خۆشناوەتی جێگیر بووە و هەر لەوێ کۆچی دوایی کردووە. ئینجا مەلا عەبدوڵڵای باپیری هاتۆتە گوندی خەتێ و لەوێدا ماوەتەوە. مامۆستای ناوبراو لە ساڵی 1929 لە گوندی خەتێ لەدایک بووە و کاتێک باوکی کۆچی دوایی کردووە تەنیا تەمەنی 3 ساڵان بووە و لە تەمەنی 12 ساڵیشدا دایکی کۆچی دوایی کردووە. ئەو یادگاریە ناخۆشانەی هەمیشە لە یادەوەریدا ماونەتەوە. لە لای مەلا عەبدوڵڵای ئامۆزای زانستە بەراییەکانی خوێندون و دواتر لە لای مامۆستا مەلا ئیبراهیمی مامی درێژەی بە خوێندنی زانستە شەرعیەکان داوە. دواتر لای شێخ محەممەد بالیسانی لە بالیسان و مەلا محەممەد سوێری لە سپیندارە و مەلا ساڵحی گۆزەپانکەی لە هەولێر بەردەوامی بە خوێندنداوە. لە ساڵی 1953 بڕوانامەی زانستی لەلایەن مامۆستا مەلا ساڵح گۆزەپانکەی وەرگرتووە و بڕوانامەی ئیثنا عەشری لە ساڵی 1955 لە قوتابخانەی شێخ مستەفای نەقشبەندی وەرگرتووە. مامۆستا مەلا ئیبراهیمی مامی و شێخ مستەفا نەقشبەندی ڕۆڵێکی باڵایان لە ژیانی مامۆستادا بینیوە. هەر لەو کاتەی بڕوانامەی زانستی وەرگرتووە و تا ئەم دواییەش لە وتنەوە بەردەوام بووە. مامۆستا بەهائەدین لە ساڵی 1970 وەک بانخواز بە فەرمی دامەزراوە و دواتریش پێشنوێژ و وتار خوێن بووە لە مزگەوتی سەید غەریب و پاشان فێرگەی ئیمامی مالیکی بۆ زانستە شەرعیەکان دامەزراندووە و هەروەها لە فێرگەی ئیمامی شافعی لە مزگەوتی شێخ محەدین وانەی هەبووە. لە قوتابخانەی ئاینی سەر بە وەزارەتی ئەوقاف و لە پەیمانگای پێشنوێژ و تارخوێن بۆ نزیکەی 7 ساڵ مامۆستا بووە. ڕێبازی مامۆستا مەلا بەهائەدین لە بانکخوازیدا ئامۆژگاری کردن بووە و لە نوێ خوازیدا بایەغدانی زیاتر بووە بە لەبەرکردنی قورئان و فەرموودە و لە چاکسازیدا بایەغدان بووە بە پەروەردەکردنی مناڵ و هەروەها مامۆستا گەژمین بووە سەبارەت بە داهاتووی گەنجان بەو مەرجەی بگەڕێنەوە سەر پیادەکردنی ڕێبازی قورئان و فەرموودە و بە مەرجی پابەندبوونیان بەو ڕێبازەوە. لە وتار و بۆنەکاندا داوای یەکریزی و تەبایی کردووە و ڕاگەیاندنی بە هۆکاری کاریگەری بانگەواز داناوە و بە پێویستی زانیوە سوودی لێوەربگیرێت. مامۆستا سەرپەرشتی چەندین خوری لەبەرکردنی قورئان و فەرموودەی کردووە و چەندەها کۆڕی ئاشبوونەوەی کۆمەڵایەتی بەڕێوە بردووە. لە ساڵی 1970 لە دامەزراندنی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لە هەولێر بەشداری کردووە و لە چەندین بۆنەی ئاینیدا لە هەولێر و بەغدا بەشداری کردووە و لە کۆڕ و مەجلیسەکانی مەلا عەبدولکەریمی مودەڕیس و شێخ عەبدوڵڵا نەقشبەندی و چەندین زانای تری پایەبەرزدا ئامادە بووە. لە نووسینەکانی مامۆستا ئەحکام الحەج والعومرەتی چاپ کردووە و مەجموعەی خیتەب المینبەریەتی و فەوائد من تەفسیری المەدارکی دەستنووسن. مامۆستا زەحمەتی زۆری بینیوە تا لە هەولێر توانیوێتی شوێنێک بۆ وتار خوێنی و بانگەواز و وانەوتنەوە پەیدا بکات. یەکێ لە ئاوەتەکانی مامۆستا مەلا بەهائەدین ئەوە بووە تا لە ژیاندا ماوە مزگەوت و فێرگەیەکی زانستە شەرعیەکان دروست بکات و لە ئێستادا ئەو پڕۆژەی تەواو بووە و ئاواتەکەی بەدی هاتووە. مامۆستا لە تەمەنی 93 ساڵی لە 11 2022 دڵە پڕ لە بڕواکەی لە لێدان کەوت و گەڕایەوە بۆ